28 ساڵ لەمەوەبەر پێشمەرگە پارتیزانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پشتیوانی جەماوەری تینووی ئازادی لە خورماتوو ڕاپەڕین دژی زوڵم و ستەمی ڕژەمی بەعاز لە ماوەیەکی کەمدا توانیان دام و دەستگاکانی قەزاکە لە بەعازدا پڵەسێنن. بە بیرەوەری بەشداربووانی ئەو ڕۆژە مەزنە تەواوی پێکهاتەکانی خورماتوو پێشوازیان لە پێشمەرگە کرد کە لەو زوڵم و ستەمەی ڕزگاریان کردن و هەناسەی ئازادیان هەڵمژی. بەو پێی خورماتوو هەڵکەوتەی جوگرافیەکەی گرنگ بوو بۆیە ڕژەمی بەعاز بەهێزێکی زۆر و تۆپ و تەیارەوە هێرشی دەکردەوە سەر خورماتوو بۆ داگیرکردنەوەی شارەکە بۆەوەی ڕێگری لە ئازادکردنی شاری کەرکووک بکات. بەڵام ئەو هەوڵانی ڕژەمی بەعاز بە بەرگری پێشمەرگە و جەماوەری خورماتوو شکستی هێنا. ئەگەرچی بەشێک لە ئامانجەکانی ڕاپەڕین بەدەست هاتووە لە هێنانەکەی حکومڕانی کوردستان و پێکهێنانی پەرلەمانی کوردستان، بەڵام بەشێکی گرنگی ماوە کە بەدی بێت ئەویش لە چوارچەوەی دەستوری هەمیشەی عێراقدا تەواوی مافەنەتەوەیەکانی گەلی کووردە بەدی بێت لە گەڕانەوەی ناوچەدا بڕاوەکان بە باوشی کوردستان کە ئەویش بە یەکریزی نێوماڵی کووردە بێت و بە پشتیوانی هەرێمایەتی. هەر بۆیە هاوڵاتیانی ناوچەدا بڕاوەکان ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک و ناوچەدا بڕاوەکان بۆ هەنگاونان بەرەو کوردستانی سربەخۆ و ئازاد و سەرفراز دەزانن. خورماتوو هەمیشە وەک دەواازەیەکی پۆڵاینی کوردستانی باشوور بووە، هەر بۆیە لە ڕاپەڕینەکەی بەهاری 91دا بەرگریەکی بێوێنە لە شارەکەدا کرا کە لە ڕاپەڕی مێژوودا تۆمار کراوە بە تێکشکاندنی هێزی بارق و مجاهدینی خەڵق کە پەلاماری خورماتوویان دەدا بە هەموو جۆرێک و لە چەندین قۆڵەوە بە پشتیوانی هەلیکۆپتەر بە مەبەستی داگیرکردنەوەی شارەکە. بەڵام قارەمانەتی پێشمەرگە و جەماوەری خورماتوو شکستی بەو پەلامارانە هێنا و تاک و تاجی سەرکەوتنی ڕاپەڕینەن لە 21 نەورۆز لە کەرکووکی قودس دانرا. کاروان حەبیب، کوردسات نیوز، خورماتوو.